باوك مصطفى دوكانەی باوک مصطفى عالم الزجاج لە خانەقیب لە تۆڵە توش. من طموحم بی کار بکەم، حەز یعنی تەسەووری باسی هێرات بکەم احتیمالە تەسەووری نەکەیت. لە حەفتاگان ماڵ بنایە کردی من، براگەم جام هاورد دەرەی ماڵ، ئەو وەختە یەکی جام باوردە ئەڵماسی گوەل خۆیەوە هاورد، چونکە لە گشتونی جام نەوی باریت منتەقان دووربی لە یەک ئەڵماسی هاورد وەل خۆیەوە. وەختی جامەکان بەسە جامەکە ئەوڕی زیایلەتی بێ ئەوڕێی سیر دەستی کردم وەک دڵم چێبانی چشتە دا ئەو ئەڵماسە هەر لە ماڵمان لە کورە کوتی جام بدونستام ئەو ئەڵماسەوە پێی جامە ئەو جامە هاوردم ئەو ئەڵماسە هەوڕمێ تا ئەو ئەڵماسە هیلا کردم فڕەدیام. لە هەشتاگان دی حرەکەی بینا لە عێراق فرەوە بی وەخت خۆی تەوزیع زۆوی کریارێ شوهەدا وەرێن و وەضع مادی عێراقیش خاسەبی بنا فرەوە بی ئەی کارە کەفتە فکرم، یعنی وەکتی بیژی وە حەز لە مڵاڵەیەوە حەزکردم لەلی. لە خانەقی هەر لە زیۆ هەست خانەقی تەرە مەنتەقەیە فرە قەدیمە و تاریخی خۆتان زانن، یعنی احتیاجەوە ناکرد من باسی بکەم و یعنی ئۆستا غوڵام يمكن لە شەسەگانە و باوک مهندس محەممەد باوک هادی و باوک جەعفەر و باوک خەلیل مامۆستا خەلیل لە شەسەگانەوە ئەو ئوستای جامبی ئەبوو خەلیل ئۆستا خەلیل باوک مامۆستا نەبیل ئەویش هەر لە حەفتاگانەوە هەشتاگانەوە هەر ئوستای جامبی لە خانەقی. يعني خانقي بناء لتيبي خانقي تطور لتيبي خانقي اعمار لتيبي ومالغان خانقي اگر سيري بكيت اختلاف باقي منطقان تريا وهس واسيا وانيا لا يعني ساقر سير مزرعه بكي مزرعه تاريخ مزرعه بنايه مزرعه كيا يا بنايه حميديه وميدان كيا يعني هجام لتيبي وسطاي جام منفربي من کوڕی برادرم بی و من دوکانی گردیم خۆم ئەویش خبرەوی لە جامەگە دوکان جامی بی لە کەلار هاتە و دی وەلێکە و وت کار بکەینەوە یەکە و من دوکانەکەم بی ئەو مەسلحەتەیە بی وەلێکە و دوکانەکە کردینە و لە هەشتاوەشت لە ساڵ هەشتاوەش دوکان کردینەوە لەو ڕۆژە و تا ئیسای مەهرەیە مەسلحەتمانە تا ڕۆژم ڕۆ جام ئیمە جام لە ئەساس جام بدایاتی سادە بی و ئاوێنە بی و مشەجەر بی سادەگەیش 3 ملیم و 4 ملیم و 6 ملیم بی. ئیسە نا ئیسە ئەنواع مشەجەر هەست ئەنواع نەقشات هەست ئەنواع عەواکس هەست عەواکسە جارانی من نەوێمان ئەی ئاوێنەی دیکۆرە جارانی من نەوێمان فرە نەقشاتە سە و خەلیجیەی من نەوێمان ڕەشی من نەوێمان ئیسا وەزعەکە اختلاف کرد طریقەی استیراد اختلاف کرد جاران وەزارەی تجارە بەس استیرادە کرد و جاران تو لە عێراق مەعمەلی داشتی مەعمەلەکە حەسر ئنتاجەکە یەرەی وڵاتەکە بی فاستیراد 5% استیراد نەئەیاپیت مەجال استیراد نەیابێت استیرادیش بیاتاپیت وەزارەی تجارە خۆی استیرادە کرد و ئەیاپیت تو وەکالەت بی وەکالەکەت مانگەکە 322 طەبەقەت بی ئەیارەیپیت سەرف بیاتە سەرف نەیاتە ئەو مشکلەی خۆت بی یعنی دی مەناطق بی بنا لەتی بی سەرف ئەوی مەناطق بی بنا لەتینەوی سەرف نەئەوی مستەورەد و عێراقی ئیسە مستورد و عێراقی نەما ئیسە گشتی مستەورەدە چونکە تو مەعمەلەکەت بەسیە ئیسە گشتی مستەورەدە تا فەرق بنیت و جاران فەرق نەوی یعنی تو سێهەم مەعمەل لە شەرق ئەوسەط داشتی لە عێراق مەعمەل ڕۆمادی سێهەم مەعمەل بی لە شەرق الأوسط و هەڵەبە الغەربیە گشتی ڕەمەل زوجاجە و نەقاوەیشی لە مەنجەم و 95% یعنی وەکیلەی شەڤەڵ بارە بکەنەوە مەعمەلەکە جام دەربکە
بس مع الأسف علي عراق. سفرينا منشأة سفري إيران وتركيا والصينية وأوروبي كما چونکە جارانی ما یابانە رامان هات، شاپانە هات، تایوان داهات، تورکیا هات، ئیسا ئەو شتێ لە نایە هیچ فەرق نییە. فەرق ئەوەسە دەرەجەی نەقاوەی مادەی تەصنیعەکەس. تو ئیران تورکیا نەقاوەی تەصنیعەکەی 99%. ئیرانیەکە 3 معمل 4 معمل دیرت، معمل تا معمل فەرقی هەست، سەوا لەبان قەزوین فەرقی هەست، ئابگینە فەرقی هەست وەریانەوە. هەر معمەلی دەرەجەی نەقاوە توانێت دەربکات لە تەصنیعەکەی، ینی لە کارکردنەوەی. لەبان گشتی هەست حەسەب ذەوق مشتریەکەس. بەس فترەیە هات ئەقبال گشتی لەبان ملەوەن بی، ئەلوانەکان بی. ئیسە نا، ئیسە هاتەوە بەرەو سادەگە، بەرەو طەبیعیەکە فرەتر. تو ئەلوانەکە واجهەی ماڵە، واجهەی ماڵ دیکۆر ماڵەکەس، مەنظەر خارجی ماڵەکەس. کابرا وەختی سەرف کات توات ماڵەکەی وە شێوەیە جوان دەربچێت بە دائیمەن ئەلوانەکان هەرێ واجه هەست و سادەگەرەی پشت ماڵ، چونکە مەساحەی مەنوەروهنی شتەی لە کەمە ئیضاءەتی فەسادەکان بەسێت. نه، ئەوە لای ئێمە ئەوە نظام شەریکاتە، ئەوە نظام شەریکاتە. نظام شەریکات کابرا معمل سیارات والمعمل زجاجة وتعامل كد أو كبس أو جامعي لا رايكد ضد الرصاص. لا يما نينية يعني إقبال لبانينية يعني طلب لبانينية تاي مكاري وكيمني مثل جاران أي دبل جامع كاري طلب لبانينة وكاري ناكر دي من إيسا طلبها باني أو سيما خومان كاري كيمن ليرة كرغان كاري كان إما استيراد كمية استيراد إيسا ناتوانين باري من خۆم لە پیرۆزخانە و ئەوردم ئەرێ بەغدا جام، ئەرێ مەکاتب بەغدا. بەس وەزعەکە دی فترەی تائیفیە بیون واز ئاوردم لەو کارە، ئیسا هاتمی دوکانە کردم. ئی دوکانە ناتوانم مەثەل لە ئیرانە وە یەک وەج بە 6,000 مەتر بارم فڕە بدەمە ئیرە لە یەک نەوع جام. فچەکەم لە بەغداوە تێرم، لە کەرکووکەوە تێرم، لە سلێمانیەوە تێرم، حەسەب ئەو نەوعی لەوە يعني احتياجي كم نقل الجام هر لزيو هر سياري خاصة يعني وك باري ترنية بيجي وآساني نقل كريدو قشت عاملي تيرم دايقرد وك باقي مصلحة كان ترنية أي مصلحة قرأ خبرت بود لباركردن لرانين سيارة لا داقردن جامقة تا قيدة شون خوي اقبال حسب مادي خلق قس يسب بناء لخدا وزيود لخانقي بناء خاصة درجة بناء لخانقين توانين بيجون حفتا لسطة فرق خاصة يعني. بينما المادة دوري هزتو أي مانع معاش كردستان تأخير بي كمي تأثير كرد لبازار أبسط شيء تو وقتی پاره بود جاران اوتن الخير ينزل ويا فاصل بنا ومثل عربي يعني شا وقتی بنا کار بکد گشت مصلحه کان کار کد و بنا کی کار کد وقتی پاره بود عالم بنای کد عالم کار کد حسب توانای کابرا زلام هز خوی قیاس کد تیت جامعه بد زلام هز یک جام دیره دیجمه پی قیاسه باری جد ناتوانم نازانم فیکی لخوا یا خوام یکی لعاملان شد ولیو قیاسه کرد و تێدا و خۆی جامعه رای بڕد و بەدەی بەسلێ
جام نەمینێت شت بەدیل بوو دەرای نییە بەدیلەرەی جام چونکە بەس جەهبەهار وەخت خۆی لە مەغارەیە دانیشت ڕوژنایی نەتواست گشت ماڵی ڕوژنایی توادوو ڕوژناویشە لە جامۆتێت نازام ئەگەر علم بگەیتە دەرەجەیە عەزل شوونی گەرات بکەت ڕوژنایی باد و چتلەتی ڕەدنەوت نازام ئەگەر لێوە ئەوەی یەکی لە پشتت ئەوە مستەفاست لە 2010 هالام مناڵبی سەف 6 ابتدایی بی تایزە هالام کار کرد و بەلە ئەوەیش کابرایە مهندس بی علوم خریج بەکەلۆریاس علوم کیمێبی هات لە وەخت حسارەکەبی لام کار کرد تا تەعین بی و کوڕ براگانم کارەکردن لەلام گشتیان تەعین بین ئەوەک مەسلحەتی ترکردە دەست ئەلحەمدوللا وەشکر فرەد لامان تەخەرج کردیە. فەرعی ترەرەی تەمەح خەراوە یەک دوکانەیە گەورە دیلێ گەورەتر ئێستا 150 مەترە لەخواوە زیای بوو دوو جەحشیش داناینەوە و خێرخواهاتی احتیاج نییە کە دیلەوە زیاتر عمرمانیشنەوە نەما تەمەحمان بدەوە زیاتر نەحتیادی ئێمە کار ئەو عمارەکان کەلارە و دە عمارەی ڕی سمود دە عمارە هەست ئەوە خۆم کاری کردمە لە فرە شوونتریش کارکردینە نقاط حدودیەکان کار کردی من لە قزرەوات لە فرە شوون کارە کردی منی لامان شوۆنەکە مهم نییە کارەکە مهمە تو حەسەب کار بوود لە هەر کاملا چیت کەیتی استفادەی بوود لە تێرە مەخاتری مهنە مەخاتری لە عەدەم ئینتیباهە بەس گەرە تو بزانێ ئی جامە کوێ هەڵیگریت بەرزێوکەیت بیتێبان مێزەگە بڕیتەی گەرە ئی فکرت لای خۆت بوود لەی چتە ئینتیباهت نەوت یەک احتیمالە عەزاوت بدەت بیجگە عەزاو مادی عەزاو خۆتیش بدەت وەلا قەدەر بیەگەر بادەوە جیاس ئاب پارەکە جامی دابانی دەسمە عەسەبە بڕی عەسەبی پەنجەیلمە بڕی بەس انتباه يعني وریایی ضرورة لي كارە چونکە تو ئەگەر وریا بوویت مەثەل وأقل خسائر توانی دەربچیت لە زەرەرەکە ئەدەوا سەلامە بەس مجرد هەن جروحوی شتێ لەسە يعني سەلامەی ما وەکەوە نییە بژی من حەدادی من ئەن بانچاو بداشتایت و واقعیە و جلد بکەیتە بەرەوەی شتێ لە لای من نییە کارەکەمان پێویستیەوە نییە خۆی گشت کاری شەکەتی هەست بەس ئیمە شەکەتێکەمان وە و نسبەی هەنە نییە ینی بژی قایمە چونکە ئێمە لە سایک کارکەی من ئەگەر ناو دوکان ئەگەر لە ناو ماڵەکان یعنی نینە بەرخۆر وەکو بەرناوەکو نەجار قاڵە بیان ئەو شەکەتیە نەیری من الحەمدلله لە دوکانیش وەسایل ڕاحی خۆمان متوەفرە ئەگەر کارەباگە بووت کارەباگە مبەریدات کارکردوون ئەو شەکەتیە نییە ینی بژی مەسئلەی ثقل وإنما شەکەتێکەی لەی کارە بەس مجرد فکرت هەن بود لە حەسابکردنە لە قیاسکردنە لە بڕینە فکرت شەکەت بود دەست شەکەت ناوێت چونکە ئەو هیلاکیە نایرێت ئەو قورسیشە نییە بژیت
هەنەکەی وەزنی فرە بود ئەسعار حەسب بازارە ڕوژ هەست و سعریێرات تێت نزمتر ڕوژ هەست سعری تێدەرات بەرزتر من وەختی دوکان کردمەوە وەخت خۆی وە 1000 دینار دوکان کردمەوە ئێستا وەختی مسواکەیت مسواگەت دەت لە 10 ملیۆن 8 ملیۆن 7 ملیۆن لە 1000 دینارێکەوە تا 7 ملیۆن و 8 ملیۆنەکەوە چونکە گشتی استیرادە و گشتی دۆلارە تو تەعاملت سەوە دۆلارە چون تەسیر ناکات لە گشتی تاسیرکرد نەبەس لایمە ئەی کارە گشت کەسی توانت بکەدەی بەس دەرەجەی ئەساسی ئەوەسە یەک لە ڕێڵێت قایم بود لە حەسابکردن و جورعەتی بود لە کارەکە یعنی ترسینەوە دیسە زەلام هەز کوتی جام بچوک بدە دەستێەوە بینە دەستم بڕت زەلام هەز جورعەتی هەز دەربەسەوە نایەت و ئاسانی تەقەبل کارەکەت هەر بەلەدێ فڕێ بدە دەرێت تەمر سەحیەکە چونکە تو معمەلت نییە لە عێراقی عادەت تەدویری سە ئیران معمەلی هەست ئەبوو دوکانەکە گشتی کۆمەکە دەلای خۆی بوو دەتەنی تەنەکە بارکەدە ناو سیارێ بەدەی معمەل دەدەی معمەلەکە معمەل تەنی دەدەپی بەس ئوجور تەصنیع لەلی بەد ئوجوری عادەت تەصنیع ئێمە نە معمەلمانەسی عادەت تەصنیع ئارامان بکات هەم مەجبوری تەبوو بەلەدەیە گوناحەتێت بەدەیرات فڕێ دەدە تەمر سەحیەکە و خەلاص ئەدەوات کارکردنی مەفرە بەسیتە مێزیگە ئەڵماسە مەستەرە سفیتەس پلایسە لەوە زیاترمان نییە یعنی عودەی کارمان فرە بەسیتە ئێمە یعنی هەنمان نییە عودەیە ضەخم و شۆن بتوات وەن بتوات من معجۆن تقریبا نسبەی 10% مایە کار چونکە شوباکی سەگشتی بێ پلاستیک و ئەلەمنیۆم 10% یاڵا شوباک ئاسن کار کرد یا کار شوباک کۆنەز کابرا جامێکی شکایەتێت پاکێکە جامێرای سند و معجۆن هەرێبێت معجۆن باوی نەما تقریبا لە کارەکەی ئێمە دوکان خانەقی نەعتیادی بازاری لە ساعت 8:30 دەستکە دەپی تا بانگ نیمە ڕوو چیتەوەرێ ماڵە سراحەتی کەی تا نوێژ عەسر تێتەوە دووبارە بەردەوام دویت لە کارەیە تا بانگ بڕم من مۆظەفم لە وەزارەی سنەعە لە ساڵ 1970 تا ئیسەوەل کارەکەمە و وەختی ئی کارە دەستکردمەپی مۆظەفیش بیم کار هیچ عیب نییە برای باگم تو احتیمالە شەهادەی داشتیت وە دڵت نەوت کار بکەیت وەپی احتیمالە شادەکەت وە دڵت نەوت کار بکەیت وەپی ئێستا من خۆ اختصاصم لیحامە ئەتوانستم دوکانی حەدادی بکەمەوە بەس هەر حەز لە کارەی خۆم لە شادەی خۆم نەکردمەوە وەهن وە مهنە کار جام کردم من خۆم اختصاصم لیحام ئەنابی نەفتە